گەنجێکی شاری هەڵەبجە کە دەرچووی بەشی زمانی ئینگلیزیە دەیەوێت زمانی کوردی شێوەزاری سۆرانی بۆ پێگەی وەرگێڕان لە گۆگڵدا زیاد بکات. ئەو یەکەم کەسە کە توانیوێتی لە ماوەی 3 ساڵدا لە ڕێگەی 7 ئەکاونتەوە 28,000 داتا لە ڕستە و وشە داخلی حساباتی پێگەکە بکات. حەزم کرد وەکو ئاواتێ وەکو لە ژیانمە حەزم بەوە کردکە هەستم بە زیادکردنی هەستان بە ئیشکردن لەسەر سیستەمەکە بۆی زمانی شێوەزاری کوردی سۆرانی زیاد بگرێت لە سیستەمەکە. جا لەبەرەوە هەستان چەند ئەکاونتێکی جیاوازم دروست کرد تقریبا لە ئێستای 7 ئەکاونت بەکارێنم لە سیستەمەکە بۆی زۆرترین داتا داخل بە سیستەمەکە بکەم بۆی ئەگەر ئەمە نەکرایە لە سەرەتایە ئەوە پێگەی گۆگڵ لای ببردایە زمانی شێوەزاری سۆرانی لا ببردایە لە سیستەمەکە ئەو کاتە هەلیدری نەبوو دووبارە شێوەزاری سۆرانی لە ئیش لەسەر سیستم شێوەزاری سۆرانی بێجا لەبەرەوە هەژ ئەکاونتم دروست کرد بۆی گۆگڵ وا هەست بکە کە زۆرترین کەس ئیش لەسەر پرۆژەکە کات. هەوڵی گەنجاڵەبجەیەکە گرنگی و بایەخی زۆریەیە و هەمووان لێی سوودمەند دەبن. داتاکانی لە گشت بوارەکاندا داخڵ کردووە. بەردەوام پەیوەندی و مانگی لەگەڵ بەرپرسانی گۆگڵدا هەیە و ڕەزامەندیان نیشان داوە بۆ زیادکردنی زمانی کوردی شێوەزاری سۆرانی بۆ پێگەی وەرگێڕانی گۆگڵ. بەماش شێوەزاری سۆرانی دەچێتە پاڵ 104 زمانی جیهانی بۆ وەرگێڕان. لە هەموو بوارەکانەشی تایە لە بواری پزیشکیە تایەتی لە بواری ئەندازیاریە تایەتی لە بواری فەرسەفاتیاتی لە بواری جیگرافیا لە مێژووی و هەموو بوارەکانی ژیانە تایەتی کە گۆگڵ ئەو ڕستانت بۆ ئەنێرێ ئەو شتانت بۆ ئەنێرێ ئیلا ئەبێ هەموو شتێکی تیاابێ جا لەبەرەوە هەموو شتێک لە هەموو شتەکانی ڕۆژانەی تایە. خۆشبەختانە گۆگڵ زۆر ینی هاتۆتە پێشەوە لەبەرەوەی وەک پێم وتی ساڵی 2006 کە پێگەی وەرگێڕانی گۆگڵدانرا تەنها 5 زمانی تیابوو بەڵام لە ئێسای بۆ 104 زمان. ئەم 104 زمانە گۆگڵی حەزەکە کە زمانیکە بێتە ناوە بەڵام چۆن ئەبێ ئەو سیستەم شتان ئەو داتەشتانە داخڵێکی هەمی ڕاست بێت لەبەرەوەی کەسبێنی ئەم وەرگێڕانە هێتە ناو سیستەمەکەەوە ئەبێ بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بێ. پێگەی وەرگێڕانی گۆگڵ لە ساڵی 2006 کراوەتەوە و سەرەتا تەنها لە 5 زمان پێگاتە بوو. ئێستا 104 زمان لە خۆ دەگرێت. بۆکان حەسان دەیەوێت بە وردی داتاکان لە ڕستە وشەی سۆرانی داخلی حساباتی سیستەمەکە بکات. بە زیادکردنی شێوەزاری سۆرانی بۆ پێگەکەش خەونی گەنجاڵەبجەیەکە دێتە دی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.